لای بەڕێز کاک عەلی کەریمی شرۆڤەکاری سیاسی. کاک عەلی ئەم کاتت باش؟ ژیان و باش بەخێر بێن. سپاس دەکەم کە توانیت بەشداری بکەیت لەو بەرنامەی تایبەتدا. کاک عەلی من بەو پرسە دەست پێ بکەم ڕاستەوخۆ ئایا ئیسرائیل ئامانجێکی دیاریکراوی هەیە لە هێرشەکانی بۆ سەر ڕژیمی ئێران؟ بەدڵنیایی زەبێردا سڵاو بۆ خۆت و کارمەندەکان و کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆژهەڵات بەدڵنیایی هەیەی ئیسرائیل نەیشاردوێتەوە. ئیسرائیل ئەو هەموو حەول و تەقەلا ئەو هەموو مەسرەف و ئەو هەموو بۆمب و هاویش نوشتووە قابلە ئەجەندایەکی نەبێت، قابلە مەبەستێکی نەبێت. بەڵام مەبەستەکەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی بە درێژایی 45 ساڵ بۆتە دومەڵێک، بۆتە سەرەتانێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هێزە پرۆکسیەکانی ئەینی شت و ئەوانە هەمووی هەڕەشە بووە لە ئیسرائیل بە هەڕەشەی خۆی دەزانێت و ئەمە حەقیقەت بۆ ئەوەیە ئەو هەموو تەدارک و ئەو هەموو خۆ ئامادەکردنا بۆی کە ئەو بۆ خۆتان دەزانن بە درێژایی 45 ساڵ ئەو دەڵێ ئیسرائیل پا دەکەمەوە لەسەر خەریتەی جیهانی. ئەوانیش کەوتونە خۆیان وڵاتێکی بچووکن، وڵاتێکن کە زەربەپەزیرن و لە تیراوێژی ئێرانێدان بەڕاستی، بۆیە ئەوان زووتر کەوتنەخۆ و دانەوێت ئەوان دەست پێشخەری بکەن و ئەوان ئێرانێ بە چۆکدادەن جا ئیتر یا بە وسیلەی ئەمریکایە دێتە سەربار یا ئەوەی کە تەنانەت ئەوان زۆر سوورن لەسەر کە ڕژیم چەنجیش بکەن، ڕژیم بگۆڕن. ینی متمانیان بەوەی نییە ئەگەر بچنە ژێرباری مفاوەزات لەگەڵ ئەمریکایە و لەگەڵ ئەوانە ئێران وعدی خۆی بەدەتە سەرێ. بۆیە ئەوان زۆر سوورن لەسەرەوەی مسرڕن مکڕن لەسەرەوەی کە هەر لای برن جمهوری ئیسلامی لە ناو برن و جمهوری ئیسلامی ڕژیمێکی دیکە لە ئێرانە بێتە سەرکار و ئەوان ئیسلام بە خەتەرێک لەسەر خۆیان دەزانن کە فێعلەنیش خەتەرە لەسەر ناوچەکە و لەسەر دراوسەکان. تۆ تەسەوری وەی بکە لە ساڵی 79 کە جمهوری ئیسلامی بۆ یەکەم جار ئیسلامی سیاسی هاتۆتە سەرکار لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تۆ بزانە خەڵک یەک سەعات یەک ڕۆژ یەک مانگ ئیسراحەتی نەکردووە، هەمووی لە شەڕ و لە هەڵاو جارێت تا شەڕی ئێران و عێراق بۆەوە شەڕی ئێران و عێراق، دواتر شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دواتر شەڕی سووریەی، دواتر شەڕی لوبنان، حەماس، هەمووی ئەوانە بۆ خەڵکی نائاسوودەیان هێناوە. بەڕاستی خەڵک ئاسوودە نەبووە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم پێم وابێ کە فکرێکی باشە و ئەمن بەش بە حاڵی خۆم پێم وابێ کە بە تایبەت کورد دەبێ بەو شەڕە خۆشحاڵ بێ، کورد دەبێ بەو شەڕە ئەوە بێت کە بەڵێت شەڕێکی باشە. هەموو شەڕێک خراپ نییە کاک کامیجان. ئەمن لەگەڵ ئەو بۆ چوونانە نیم کە کۆمەڵێک نوخبە و بیست ڕۆشنبیر و چەپوشتی وا دێن لەسەر لاپەڕەکانی سۆسیال میدیادا بۆ ئەوەی کە لایکیان بۆ بیا بۆەوەی کە مەسەن دوار کەس مەسەن بارەخەڵیان پێ بڵێ باسی هومانیتی و باسی ئەوە دەکەن و باسی ئەوە دەکەن کە شەڕ باش نییە. ئەوانە بەڵێ شەڕ باش نییە، بەڵام بەعزە شەڕێک زۆر باشە. تۆ سەیر کە لە بەدی مێژووە لە بیدایەتی مێژووە ئەتۆ بزانە ئەو هەموو شەڕی محەممەدی ئیسلام کردوێتی، ئەو هەموو شەڕی عەلی کردوێتی، ئەو هەموو شەڕی عومەر کردوێتی. ینی چۆن ینی ئەفجارەکانە بەوە مەسەنە شەڕی خەلیجمان دیت، شەڕی حەربی عالەمی دووەممان دیدا آخرجار شەڕی خلیجمان دی لە ساڵی 90ەکان. ینی زۆر شەڕ یەکلاکەرەوەیە، زۆر شەڕ دێنێ کۆمەڵێک کێشە و غەمی کۆمەلگا کە داپۆشراوە هەڵی دەداتەوە و بەلایەکی دادەخە. ئەم پێم وابێ ئەو برادرانەی یا ئەو جەماعەتەی کە ئەو خەواڵانەی کە دێن ئەو ڕۆکانە بۆی کە دوولایکیان بۆ بێ یا مەسەنن ئەو دوموچاوە لە خۆیان نیشاندن کە زۆر فەیک ئەو دوبووچاوە کە ئەمە باوەڕ ناکەم کەسێک کە لەگەڵ جمهوری ئیسلامی ژیاوێ وەکو ئێمەمانان بێ بەدڵ بڵە ئەو شەڕم پێ ناخۆشە ناوەڵام بەدڵ باشە مەسەن هیچی وەکو من خوشکی ئەدام کراوە، باوکی لە زینداندا بۆ دایکی لە زینداندا بۆ ئەم هەموو کوژراوە خاڵ مامە. ئەمە یعنی ئێستا دوای 45 ساڵان ئەمە دوژمنێک دێ دوژمنەکەی من لە ناو دەبام پێم ناخۆش بێ ناو هیچ پێم ناخۆش نیە. خواخوامە ئەوڕۆ ناسبینە حکوومەتی ئیسلامی
هاتاری بەسەر پاداریەوە نەمێنێت بۆیە ئەمن پێم وابێ شەڕەکە شەڕی چاکە و هەموو شەڕێک خراپ نییە بە تایبەت ئەو شەڕێکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕزگار دەکات لە ئیسلامی سیاسی ژن ڕزگار دەکات لە چەپۆک بەسەردادان تۆ بزانە کاکە 45 ساڵە ژن لەو منتەقەی هەناسەی نەداوە هەناسەی نەکێشاوە دەیەوە کوا بە ئەو کوا بە ئێستا کە وڵاتێک پەیدا بووە دا ئەمریکا بێ ئیسرائیل بێ شەیتان بێ ئەو حکوومەتە دەڵێ ئیتر بەسڵە ئیزەناف بۆچی خراپە زۆر زۆرم زۆر پێ باش کاگالی منە پرسە بکەم پێت وایە کە لە ئەجێندای ئیسرائیل و ئەمریکادا ئەوە بێ کە بە خەمی ئەو گەلانەوە بنکەیەوە ئاماژتان پێکرد خودی ئەم ڕژیمە بە ڕێگای ئەم دەسەڵاتانەیە وڵاتانی ڕۆژاوایی هێنیان کردیانە بەڵا لەسەر گەلان لە ئێراندا پێت وایە کە ئاژێندای ئەوان ئەوە بێ کە ئەم گەلانە ئازاد بن لە کاتێکدا کە بۆ خۆیان لە سیناروی هێنانە سەرکاری ئەم ڕژیمەدا نەخشەی ئەمایان چێشە دواتر من ئەوەش بڵێم کە لە جیهاندا 256 شەڕ هەبووە کە لەوانە 254 شەڕ لەلایەن وڵاتانی غەربەوە وڵاتانی ئەوروپاییەوە بازلەوە بۆی کە بانگەشەی دموکراسیش دەکەن بانگەشەی پێشکەوتنی مافی مرۆڤ دەکەن بەڵام ئەگە چاو لە مێژوو دەکەین ئەگە چاو لە ڕوودانی شەڕەکان دەکەین دەبینین کە زیاتر لە 254 شەڕ لە ئاستی جیهاندا ئەوان هەڵیان گرساندەوە بە تایبەت شەڕی جیهانی یەکەم و دووەم کە ئێوە باش لێ ئاگادارن بەڵام پرسیارەکەم ئەوەیە پێت وایە کە لە ئاجێندای ئەواندا ئەمە لە بەرچاو دەگیرێت کە گەلان لە ئێراندا ئازاد بکەن ئەگەر بەو شێوەیە بێ لە شۆڕشی ژنجیان ئازادیدا بۆ هیچ پشتیوانێک نەکرا لەم گەلانەی کە بانگەوازی ئازادیان دەکرد و کامی لە خۆڕا خراپم لێ حاڵی مەبن لە خۆڕا خراپم لێ حاڵی مەبن ئەمن مطمئینم کە ئەم دەوڵەتانە ئەمریکا ئیسرائیل لە فکری خەڵکی فەقیر و زەحمەت کێش و داماوی وڵاتانی ئەمەدا نییە ئەگەر ئەوە لەگەڵیشتم ئەمن هەر لە مێژ ساڵە بڕوان وایەکە هەر خودی خومینی لە ساڵی 79 خۆیان هێنایان بۆ کۆمەڵێک ئەزەندا بۆ کۆمەڵێک هەدەف ئەمن ئەو بەڵام ئەو ڕووکانە ئەوە نییە ئەو ڕووکانە ئەمە دوای 45 ساڵ ئەمری واقع حکوومەتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست حکم دەکا کە هەر خەڵکی هەراسان کردووە کە خەڵکی ئێرانی بێ ئابروو کردووە خەڵکی ئێران حیسیەتی نەماوە ئەمە هاتوون ئێستاکوونە لە ناوی دەبن ئەمن دەڵم دەست خۆش ئەوەی دیکە کە چۆن هاتووە ئەو وڵاتانە ماهیەتی خەڵک خۆشەویستی و مردم خۆشەویستیانێ نەخێر ئەنیانە بەدڵنیاییانە ئەمپریالیزمی ئەمریکای چۆن دەتوانێت خەڵکی خۆش بوێت نیولیبرالیزم چۆن دەتوانێت خەڵکی خۆش بوێت ناتوانێت خەڵکی خۆش بوێت بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە بۆ منی کورد مەترحە بۆ منی عەلی کە خوشکی دایکی بابی کەس و کاری لە ئەو ڕۆکانە یەکێک دەوێت تۆڵم بۆ بکاتەوە کە خۆم نەمتوانیوە ئورزەی وەم نەبووە کە تۆڵی خۆم بکەمەوە ئەو هاتۆ دەڵێ لای دەبم ئەو لا دەڵێ هەردێک زاری پاکی دەکەمەوە ئەمن برسم دژایەتی بکەم دژایەتی ناکەم بەڵام لە دوا ڕۆژدا حسابی خۆم دەکەم کە ئەمجار لە ژیانمدا لە ژیانی سیاسیمدا متمانە بە چێ بکەم ئێمە لە ساڵی 79 دۆڕانمان بەڵێ ڕاستە ئینگلیس و فەڕەنسە و ئاڵمان و ئەمریکا چوون لە گەوادۆلۆ بریاریان بۆ مندا ئەمە خراپ بوو ئەمە زۆر خراپ بوو بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە دەگوزەرێ هەر جۆرێک کێبێ ئەو ڕژیمە بڕە باشە کاگالی منەوە پرسم کە ئەم ڕژیمە لاواز بێت یا بڕوات ئایا پێگەی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە خاوەن ئەو هێزەیە کە بتوانێت لەم فرسەتەدا نەک ئەوەی کە فرسەتە کاتە دەگۆڕێ بەڵکو گەلی کورد وەک ئێوەش بەشێک بوون لەو تێکۆشانە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ڕژمی ئێرانەوە نایان بەو ڕژمە گوتۆوە گەلی کورد تێکۆشانی کردووە و ئێوە بەشێک بوون لەو تێکۆشانە پێت وایە ئێستا پێگەی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شوێدایە بۆی کە بتوانێت خۆی بەڕێخستن بکات بتوانێت خۆی بپارێزێت لە بەرامبەر هەر هێرشێک یا هەر ئەگەرێکی کە بەرژەوەەکانی گەلی کورد لە بەرچاو نەگرێت زۆر پرسیاری چاکە زۆر ئەزایی چۆنە ئەوە لە هەر حادثێک حەدیثێک وانە ئەمە حەقیقەتەوەیە کە کورد خۆی چۆن ڕێک دەخات ئەو جوورەی کە ئەوڕۆ دەیبینم ئەو جوورەی کە ئەوڕۆ لە ڕۆژهەڵات دەیبینم ئەمە بەدڵم نییە نەک تەنیا ئەمن کەس بەدڵی نییە زای چۆدا خەڵکانی زیرەنگ سەرکردەی زیرەنگ دەگەڕێ قەزیە دروست دەکات
ئێمە ئەو ڕۆکانە قەزیەمان بۆ دروست بووە دەبێت بچین بیقۆزینەوە چین بیقۆزین ئەگەر من ئێستا دەست دابنم و لە کەمپەکانی قەڵایە و کۆیە و زەرجۆزی دانیشت و پاڵی لێدەمەوە سپینە خەڵکی تارانە بێنە سەر جادەی وەک ساڵی هەفتاونۆ و حکوومەتەکەی بڕوخێن و ئەمامەکاندا ملی مەلاکان بکەن ئەمیژەوە لێ دانیشتم لە سابڵاغ و لە سنە و لە پاوەی وەڵا هیچم بەر ناکرد هیچ ئەمن دەبێ ئەو ڕۆکانە خۆممە هێژمۆنیم هەبێ هێژمۆنی ئەمن دەبێ ئەو ڕۆکانە کارێک بکەم ئەخ بۆی ئەتۆ سەرکردەی کە لە من ئاقڵتر بی جاکە مادام عربانە چێک و تەماتە فرۆشێک لەسەر جادەی لە تۆی سەرکردە ئاقڵترا ئەیترم هیچ قسەم نەماوە ئەوە دەبێ ئێمە چاومان بۆ سەرکردەمان لازمە بۆ سەرکردەمان دەبێت بۆەوەی کە ئەوان گیر دەکەنەوە ئەوان پلان دادەنێن و ئەوان دای دەڕێژن ئەو ڕۆکانە ئەمن بە هیچ شێوەیەک لە مزایکی حیزبەکانی کوردیێرانێ نەک تەنیا ڕازی نیم بەڵکو نوقسانیمان هەیە نوقسانیمان هەیە ئەوەڵەن جارە زۆر قسەی سیر و عەجایب دەکەین بەولایدا و بەولایدا کە ئەسڵ پێویست نییە باشە کاگەلی من زیاتر پرسیارەکەم لە ئێوە زیاتر ناو خۆی ڕۆژهەڵاتی کوردستان بوو دواتر دێنە سەر حیزبەکانی کە ئێستا هەنەوەی کە ئێوە دەتانەوێت ئاماژەی پێ بکەن بەڵام من دەمەوێت ئەوە بڵم لە ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان بە هەزاران ژنی تێکۆشەرمان هەیە بە هەزاران پیاوی تێکۆشەرمان هەیە کە دەتوان پێشەنگایەتی ئەم کۆمەلگایە بکەن لە دەرەوەی حیزبەکان کە هیچ حیزبێکیش نەبێ ئەم کۆمەلگایە بۆ خۆی بەڕێوە بردوو و تا ئێستاش سەرباندووە سەرڕایەوەی کە لە نێو داگیرکاریدا ژیانیان کردووە ژیانیان بەسەرکردو بەڵام دیسانیش ئەو ناسنامەی کوردبوونی خۆیان پاراستووە ئەوە بۆ خۆی وەکو سەرمایەیەکی یەکجار زۆر گەورەی دموکراسی و پێشکەوتن لە ناو خۆی ڕۆژهەڵاتی کوردستان باسی لێ دەکرێتەوە بەرچاوە ئەوە دەبینین من مەبەستم زیاتر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نەبوو بێگومان هەوڵ دەدەین کە سەبارەت بە ئەوانیش کەمێک باس و گفتوگۆ بکەین چەند پرسیارێکم بۆ ئامادە کردووی لە درێژەی بەرنامەکەدا بەڵام زیاتر مەبەستم دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان بوو ئایا کاکامیجە ئەمن لە مێژە بڕواایە بە شتێکیە هەر لە شۆڕشی ژینای پێش شۆڕشی ژینای ئەو هەڵاوگرمەی کە چەند ساڵەوە پێ لەسەر فەردادی کەمانگەر وانە ساز بوو لە شارەکان ئەو بانگەوازەی کە برادرانی پەژاکوانەدایان ئەمن لەو دەمێوە بڕوان بەوەیە کە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵات بەعام کوردستان باشووریش دووسێ هەنگاو لە پێشەوەی سەرکردەکانن ئەمە خراپە دەبێ بەعەکسەوە بێت دەبێت سەرکردەکان لە پێش خەڵک بن و خەڵک ڕاهنەموت بدەن و خەڵک ڕاهنەمایی بکەن و خەت و نیشان بۆ خەڵک پێشن نەک ئەوەی کە خەڵکەکە دەیکا جا ئەوجا حیزبەکان بەغارەغار لە دواوە ڕادێن لەنگان بە قەولی فارس دەڵێ ئەمە خراپە ئەمە کێشەی سیاسی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە کە حیزبی پێشڕەومان نییە حیزبی پێشڕەو دەبێت بزانێکە چ دەکات ئەمن دەڵێم خەڵکی سیاسی خەڵکی زیرەنگ هەمیشە و دایم دەگەڕێ لەوەی کە قەزیەیەک بدۆزێتەوە تو ئێستا قەزیە تێر بڕۆ بیخۆزەوە ئێستا من یەک شت پێ دەڵم دڵنیات دەکەم ئەو ڕۆکان ڕەنگە لەگەڵ 10 کەس 20 کەس لەو سەرتاسەری دنیاە تەلەفۆنیان بۆ کردبێتەوە قسەم کردووە لەسەر بەرنامەکەی دوێنێ شێوە ستەر تیوی تۆ وەرە قەزیەکە لەوەی پاکتر نییە خۆ وەرە ئەتۆ بیقۆزەوە وەرە ئەتۆ لا ئەقل حرەکەتێکی وەکو حرەکەتی ژینای ناڵم چەک بابە ئەگەر بە چەک بۆ دەکرێت بڕۆ بیکە ئەگەر بە رووسیانی مەدەنی و خەڵک بۆ دەکرێت ئەگەر نەیکەی خراپ دەکەیت تۆ وەرە شارۆچکەیەک تۆ وەرە گوندێک تۆ وەرە شارێک سەر سنوور بگرە ئازادی کە بزانە تەواوی دنیا میدیای تەواوی دنیا ڕوت تێدەکایان نە کاکە خەڵک ئەو ڕۆکانە هەموو شتێک لە بە سورعەت ئێمە ساڵی هەفتاونە تێدا ژیاوین کاکەجان ساڵی 91 تێدا ژیاوین لە باشووری کوردستان ئەگەر ئەوان نەجوڵێن تاران بجوڵێ شارەکانی و ئیسفاهان و شیراز بجوڵێن بزانە کە ئێمە ئیسمان و بەرناکەوێت بەڵام ئەگەر لە ئێستاوە بجوڵین و ببینە مرکزی سقلی جوڵانەوەکانی ئێرانیا ئەمە ئێمە ئەتو سەیری مەزدوم کۆبانیکە سەیری هەسەدەکە سەیری ڕۆژاوا بکە ئەگەر ڕۆژاوا ئاوا زیرەنگانە و هۆشمەندانە بەرەو
لە دمشق ڕێگای هەبوو بزانە چۆن بەرەو پیری هاتن لە دمشق ئەمن دەڵێم ئەوان خۆیان فاکتەرن ئەوان خۆیان فاکتەر بوون ئێمە دەبێ خۆمان بکەینە فاکتەر ئێمە دەبێ خۆمان بکەینە ئەوەی کە ئەمری واقعین ئێمە ئەمری واقعین ئەی ئێران ئەی خەڵکی تاران تاکە ئەوان ئامادەن کە ئێمە بە ئەمری واقع چاو لێ بکەن ئەوان ئەوی شەو دایم خۆیان تەنازولیان کردو بۆی کە کورتها لە پێشن کورتەکان ئاوان کوردەکان ئاوان لە نەورۆزدا بۆ خۆتان دیتان کە تەواوی ئێران هاتە هەورامان و سنە و ئەمە ئەلان دوێرە شێ بیستومە تەواوی خەڵکی تارانێ بەڕێگاوەیە بەرەو شارە کوردەکان ئەمە فرسەتە ئەمە فرسەتێکی یەکجار باشە یعنی ئەو قەزیە بۆ خۆی قەزیە دروست بووە لە باتەوەی کە کەپچی قەزیە دروستکەی وەرە بڵام بیخۆزەوە وەرە بیخۆزەوە و ڕێکارێک نیشان بدەکە هەمووی دنیا هەموو میدیای دنیا ئەو جار کامیلێ و میدیاکارن دەزانن ئەوڕۆ ئەگەر چەک و ئەگەر درۆن و ئەگەر بۆمبی ئەتۆم و ئەگەر ئەوانە هێزی ئەسکەری فاکتەری سەرێکی بن کاکە میدیا دەسەڵاتی چوارەمە میدیا دەسەڵاتی کوڕە دەسەڵاتی دووەمیشە وەڵڵا یعنی ئەو ڕۆکانە ئەو سورعەتی کۆمونیکیشنە کە دروست بووە دەتوانێت زۆر شت لە ماوەی چرکەیەکدا بگۆڕێت ئەدەتوانێت لە ماوەی چەند سەعاتێکدا ئەمریکا بکاتە هیچ یەکێکی هیچ بکاتە شت یعنی ئەمە ڕاستێکە ناتوانین حاشای لێ بکەین کە دەسەڵاتی میدیا چەند زۆرە دەسەڵاتی میدیا چەند مهمە وەیە ئێوە ئەگەر بتوانن سەرکردەکانی کورد بتوانن هێژمۆنی دروستکەن و قەزیە دروستکەن و سرنجی دنیاە بەرەو کوردستان ڕاکێشن وەک ساڵی 79 مامۆستاشی عێزەدین هەبوو کاک فواد هەبوو سرنجیان ڕاکێشا دکتۆر قاسملو هاتەوە ئەمانە ئەگە بتوانین ئەمە بکەین نابێ بزانم ئەمن ئەو ڕۆکانە کە ئاوایە خەڵک سمکۆڵە دەکا سەعات دەچاو دەکا ئەرێ حکوومەت دەڕوخیان ناڕوخێ سەرکردەکانی من لە چۆن سەرکردەکانی من لە چۆن بەڵێ لەناو خۆیاندان کاگالی من دەمەوێت ئەوە زۆر بەکراوەی بڵم ئێستا لە غەزە بۆ نمونە ئێوە ئاگادارن کە ماوەی زیات دوای 7 ئۆکتۆبەر لەوێ شەڕێک دەستی پێکرد و شەڕێکی نابەرابەر بوو لە ڕاستیدا حەماس هێرشی کرد سەر ئیسرائیلیش خۆی پاراست و هێرشی کردەوە بەڵام دیتمان کە زیاتر لە 55,000 خەڵکی مەدەنی لە ناوێندا 19,000 منداڵ گیانیان لە دەستداوە بەوەی ئەوەی ڕێشانەوە و ئەمە لە چاپەمەنی جیهانیشدا سانیە بە سانیە بڵاو دەبەوە بەڵام لە ئاستی جیهاندا ئێمە نەمان بینی کە ئاوڕێک لەو خەڵکە بدرێتەوە خەڵکە بێتاوانەی کە لە دژی حەماسیشە بێگومان بەڵام لەوێدا دەبێتە قوربانی مەبەستمەوەی کە چاپەمەنی دەتوانێت کاریگەری خۆی هەبێت بێگومان لە گواستنەوەی زانیاریەکان بەڵام ئەو منداڵی کە لە کوردستاندا وەژێر بۆمبەکان دەکەویان ئەوەی کە لەلایەن ڕژمی ئێرانەوە کۆمەڵ کوش بکرێ دڵنیابە کە دەگوازرێتەوە بەڵام ئایا چ کاریگەریەکی دەبێت ئەم گواستنەوەیە ئەوە لەوێدا پرسیارەکە ئەوەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر هەر جوڵەیەک بکرێ چێبەر پرسیاری کۆمەڵ کوژیەکە کە بەسەرگەلی کوردێ ئەمە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا ئێمە بەکراوەی دیتمان و دنیاش ئەم شۆڕشەی بینی دنیاش دیتی کە چۆن ڕژمی ئێران لە مەیدانەکاندا کوردان قەتڵ و ئام دەکا و گەلانی تریش قەتڵ و ئام دەکات دەیانگرێ ئەدامیان دەکا پرسیارەکەم ئەوەیە لە ئاستی جیهاندا چ کاردانەوەیەک نیشاندرا لە بەرامبەر ڕژمی ئێران پرسیارە زۆر جوانە کاک کاملجان کێشەکە دێتە سەروەی بیش پرسیار دیکە دەکەم تۆ ئازادی دەوێت ناتەوێت تۆ ڕزگاری لە یەخسیری دەوێت ناتەوێت ئەتوێت 45 ساڵە بە سەدان جوانی جوان کوژران بە سەدان کچی جوانی وەکو خوشکی منی ئەدام کران ئەمە نرخەکەیەتی ئەتۆ کە ئازادی دەبێ ئەو نرخانە دەیە بدەیت کابرا دەڵێت دەچوویە ماسیان دەبێت پشتت تەڕ دەبێتی ئێمە دەبێ خۆمان بەوە ئامادە بکەین نەک ئەوەی کە بەبێ ئەولا بڕۆین خۆمان بە کوژ بدەین نا ئەمە ناڵمەوە ئەمە دەڵێم حتا دەکرێت بازرەکانمان کەم بێت ئەمە سەرکردەی زیرەنگ و هوشیار دەیکا ئەمە کەسانێک دەیکرد کە ڕاهبەری ئەو میلەتەی دەکەن بەو پەڕیوریایی پێتاوانێت کە کۆمەلگای مەدەنی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت ئەو سەرکردایەتە بکە بۆ نمونە ئاماژەت بە ڕۆژاوای کوردستان کە ڕۆژاوای کوردستان تەنها لایەنێکی سەربازی یەپەژە و یەپەگەنیە کە توانیوێتی ئەم دەستکەوت و پارێزت بەڵکو جەوهەری ئەم شۆڕشە لەوێ ئەم ڕێخستنبوونەی کۆمەلگایە کە توانیوێتی خۆی بپارێزێت توانیوێتی لە هەموو ڕۆیەکە و خۆی پێشقات خۆی بەڕێخستن بکات شتێکی ئاوا لە ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانێت پێک بێ خۆم مەبەستمەوە نیست بینە دموکرات و کۆمەڵە و پەجاکوانە تانک و تۆپی وەڕێ بخەنەوە ئەمە ئەسڵ هەر باوی نەما
ئەوەی کە ئەمن چاوەڕوانمە ئەوان بە ڕێخستن خەڵک بێنە سەرجادەی بە ڕێخستن بە عوسیانی مەدەنی بتوانن شارێک بگرن بە مزگەوتەکان بە ئەو کۆمیتانەی کە ئێمە لە ساڵی 1970 و 1970 لە ناوگەڕەکەکان دەمان کرد ئەوە ئەو ڕۆکانە کوردستانی ئێرانیە ڕۆژهەڵات ئامادەی ئەوەیە ئەگەر ئەوان ئەوەی بتوانە بکەن ڕاهبەری بکەن بە کادرەکانیان بە خەڵکەکانیان بە لۆجستیکی بە هەر شتێکی دەتوانن بیکەن ئەمە ئەوەی یەکجار بەرەو پێشمانەوە دەبا شەرت نییە بە تفەنگ بێ کا کامیلگیان شەرت نییە بە سەقەتەق بێت ڕەنگە بە عوسیانێکی مەدەنی بازار داخستنیە خۆ ئێمە تەجربەی شۆڕشی ژینامان هەیە کە حیزبەکان پێکەوە یەکێتیان کرد و بەیانیان دەرکرد جوابی دایەوە ئەو ڕۆکانە ئەبە و بەربڵاوەی ئێمە زەرەر دەکەین ئەوەی کە من دەمێ مەسیجەکەم بگێنم ئەویش ئەوەیە کە هەرچی زووتر ئەلەو شۆ زووتر نیە کە حیزبەکان دەبێت پێکەوە دانیشن حیزبەکان دەبێت پێکەوە هاوکاری بکەن حیزبەکان دەبێت پێکەوە بەرەیەک دروستکەن حیزبەکان دەبێت پێکەوە بەرنامەیان هەبێت بۆ چوونەوەی ناوخۆ بۆ چوونەوەی ڕۆژهەڵات چۆن دەبێ ئاوا بڕۆ ئەمن دەڵێ بە ئاوا هەبێ ڕۆینەوە باشە ئەگە ئاوا بڕۆینەوە هەر کەسە بە میلیشیای خۆی بچێتەوە وەڵڵا کارەسات دەقەومێ کارەسات دەبێ بزانین چۆن ئەوڕۆ تەلەفۆنیان بۆ من کردو 4-5 برادرن بەخوا نازانم چێن وەڵا کاک عەلی ئەوە دەتوانین چەکمان بۆ وەرگرتم باهمە چەکتان لەکوێ بۆ وەرگرم خۆ من بەعز نیم و خۆ من ئێران نیم و سوپای پاسدارە وەڵا دەمانێ بچین بە فەرزەیەک دروستکەین و بچین خۆمان ئامادەکەم چون کاکە ئامادەگی ئەوانەیە ئەتوانێت دەبێت لەگەڵ لەگە حیزبەکان هەماهەنگی تەبێ یا لەگەڵ پەژاکی یا لەگەڵ کۆمەڵی یا لەگەڵ دموکراتی ئەوە چەکیشم بۆ وەرگرتی بۆ چتە کاکە باشە کاگەلی بۆ خۆتان لە تەجروبەی ئەو کاتیدا بوون کە ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان لە ژێر دەستی حیزبەکانی کوردیدا بوو و ئەم شەڕەش کرا و دواتر بینیمان کە چەک لە دەستی حیزبدا چبەڵایەکی بەسەر کوردان هێنا لە ڕۆژهەڵاتی کوردستان و نەتیجەکەشی ئێستا ئێمە دەبینین کە چ بەسەر ئەم حیزبانە هێنراوە یعنی مەبەستم لێرەدا ئەوەیە کە زیاتر پێگەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم پێگە کۆمەڵایەتی و ئەو پێگە خۆبەڕەخستنکردن و بتوانێت وەڵام دەرەوە بێ ئەگەر پێویست بکە وەڵام دەرەوەی بە ڕێگای چەکداری بێ بێگومان دەبێ ئامادەکاری ئەوەشی هەبێ کە بۆ خۆیان دەڵێن و هەروەها ئەگەر بەڵێ کاکامی لە هەموو مێژوویەکی ئاوا کە لە ناکاو کۆمەڵانێکی خەڵکی زۆر نامستەحق دێن خەڵکانێکی زۆر دانەوێت لە ئاوی لێڵ ماسەکەی خۆیان بگرن ئەوانە دێن بە پەلە دێن و زیرەنگیشن ئێمە دەبێت ئۆرگانیزاسیۆنێک دروستکەن کە پێش بۆوانە بگرین جارێ پێش هەموو شتێکی حیزبەکان دەبێت یەک دانە هاوکاری تەوایان هەبێ بە جاشەکان و بە پیاوەکانی دەستەڵات بڵن کاکە ئێوە خۆتان تەداخلی هیچ مەکەن ئێمە بکارمان پێتان نیە دەتان بەخشین ئەفوتان دەکەین بەڵام کاری شۆڕشتان نادەین ئەوەی کە باشوور زەرەری کرد ئەوە بوو کە هەمویان هاتن بوون بە ئابرفەوج و ئامر نازانم چێ و هێچان چۆ بن باڵی فڵان سەر کردەوەی دیکە چوە ئەمە خراپە دەزانین چۆنە ئەمن خیانەتم کردو نام کوژی مەمنونم بەڵام دەبێ ئەوەندەم تێبگەێنی کەدی بۆم نێ کاری سیاسی بکەم بۆم نێکاری سیاسی بکەم بۆم نێکاری ئەسکەری بکەم ئەمە زۆر باشەکە ئەو هەموو حیزبەکان پێکەوە ئەو حیزبە سەرچیانە بێن و کۆمیتەیەک هاوکارێک دروستکەن و ئەو ئەفی عمومەی بڵێن بە خەڵکی بۆی کە ئەو جاشانە ئەو پیاوە سیخۆرانە ئەو بەکرێگیراوانەی حکوومەتی ئیسلامی ئێعتمادێک جەلب بێ ئێعتمادێکی بۆ خاوە کە بابە نامان کوژن ئەمە زۆر گرنگە باشە کاگەلی تۆڵی بکاتەوە تۆڵەی شەخسی بە تایبەت نەیەڵین خەڵک تۆڵەی شەخسی بکاتەوە چونکە ئەگەر ئێمە وریان نەبین دێژبوونیمان نەبێ بەسەر ئەوزاعەکەیدا دەسەڵاتمان نەبێ بە هەمومان پێکەوە ئەوە بزانە حتمما درزێک پەیدا دەبێ و لەو درزەیدا ئەنواعی خەڵکی ساختەتی و ئەنواعی خەڵکی خراپ نیەنە گۆڕە و دەچینە ئەجەنداکانی خۆیان دەپێکرد جا یەک کاری ئەودا دەکا یەک کاری ئەودا دەکا بۆیە ئەمن پێم وابێ هاوکاری حیزبەکان پێکەوە لێک حاڵی بوونیان ئەلە ڕۆدا یەکجار لازمە حداد لازمترە بەڵێ کاگەلی من بێگومان ئەو مژارێکی گرینگە و
ئەوەی کە بەڵام ئەو تابلۆی کە ئێمە دیتومانە لە زیاتر لە 30 ساڵی ڕابردوو دەبینین کە حیزبەکان بۆ خۆیان دەناو خۆیاندا ئەو خاوەنی ئەوەی کە تۆ باسی دەکەی ئەم ڕێخستنە ئەم ڕێخستنێکی دموکراتیک و بتوانێت پێشەنگایەتی بکە لە ناو خۆشدا مەسەلەن دەبینی کە ئەمە نەتواندراوە بکە بکرێت و ئەمە پارچەبوونی دروست کردووە دەبینی کە چەند حیزبێک بۆتە چەند پارچە و ئەمەش ئەو تۆلەرانسەی کە دەبێت لە ڕێکخراوێکی کە بانگەشەی شۆڕژگەری و شۆڕش دەکات ئەمە بی هەبێت سەرکردایەتی گەلێک بکە گەلێک کە زوڵمی لێ دەکرێت گەلێک کە ڕۆڵەکانی ئەدام دەکرێت دەبینین کە لە ناو خۆیدا ئەم تەناقوزە دروست دەبێت و پارچەبوون دروست دەبێت چاوەڕوانیت لەو حیزبانە ئێستا ئەوەی کە من تێگەیشتم ئەوەیە کە ئەو حیزبانە بتوان دیالۆگیان دەبێت بەڵام پرسیاری من ئەوەیە ئایا کۆمەلگای مەدەنی یا ڕۆشنبیرانی وەکو ئێوە بە هەزارانی تر لە کوردستان و لە دەرەوەی کوردستان ناتوانن چەترێک دروستکەن کەم حیزبانە لەژێر ئەم چەترەدا بتوانن سیاست بکەن بتوانن هەڵوێستێکی هاوبەشیان هەبێ سەرڕای ناکۆکیەکانی کە هەیەە ئێمە پێویستیمان بەوەیە کە هێژمۆنی کەسێک کەسایەتێک یا مەسەلەن پارە و پولێک یا چەکێک یا دەسەڵاتێک ئەو بە دەسەڵات دەکرێت ئێمەی ڕۆشنبیر بڵێ بە قەولی تۆ کە ڕۆشنبیر کەمە ئەمە کاری ئێمە نییە ئەو حیزبانە دەبێت پێکەوە دانیشن لەو پەڕی تەواضوعدا و بیرکەنەوە کاکە شۆڕشەکان لێ نەبێتە ئاو شۆڕشەکان نەچێتە هەوای بۆیە حەقا ئەو ڕۆکانە زۆر چاک بیرکەنەوە بێن و فکرێ بکەنەوە و شتێک دابڕێژن کە سپینێ بتوانین بڵین ئەشهەدو بیللا کاری چاکمان کرد مەسەلەن نمونەی کە ئەتۆ بۆ خۆشت ڕەنگە ئاگال لێبێ ساڵی 92 هەر پێشوەی کە ڕاپەڕین بکرێت حیزبەکانی کوردی عێراقیە باشوور لە تارانێ کۆبوونەوە خۆم پێم ناخۆش بوونێتە بەڵام تۆ بتەوێنێتەوە بەرحاڵ کۆبوونەوە بەرەیەکیان دروست کرد ئەو بەرەیە نەیتوانی پێشی شەڕی براکوژی بگرێت بەڵام بۆ ماوەیە کە زۆر حەساس بوو ئەو ماوەی بیدایەت زۆر لازم مەسەلەن لە کۆڕەوەکەیدا ئەوانە هاودەنگ بوون لە هاتنەوەی ناوشار هاودەنگ بوون لە ئینتخاباتەکەیدا تا ڕادەیەک هاودەنگ بوون ئەگەر ئەویان نەکردبا زۆر خراتر دەبوو زۆر کارەسات دەقەومە کارسن کارەساتی ژەر قەومە بەڵام ئەمن دەڵێم ئەگەر ئەو ڕۆکانە ئەوان بیر لەوە نەکەنەوە کە کاکە مەجای شەڕی کورد و عەجەم هەیە مەجای نازانم ئەوە هەیە کە جاشەکان بێت دەسەڵات بگرێت دەست بەزالی ئەوە هەیە کە سی خوڕومی خۆر لە ئێرانەوە و لە پاشماوەی حکوومەتەوە دووبارە دزە بکەنە ناو کوردەوە ئەبەوەی ئەمە دەیە پێشی پێ بگرین بۆ ئەوە کاری من و تۆ نییە ڕاستە ئەمە دەتوانین هاوکار بین ڕاستە ئێمە دەتوانین پاڵپێوە نەربین بەڵام میدیاکان دەتوانن دەوری گەورە بژێڕن و دوو ئەوەی کە سەرکردەکان بێن دابنیشن و بیر لەوە بکەنەوە کە تاکە چیدی کە خۆمەن بەسە ئەوەی کە ئەمن زۆر لێی نیگەرانم ئەویش ئەوەیە کە ئەم کولتورە پیسا کە لە باشوورەوە بۆمان هاتووە ئەویش ئەوەیە کە ئەگەر ئیشێک بەدەستی خۆم نەکرا نامەوێت بکرد ئەمە زۆر خراپە دەبێت حتمەن کارێکی چاک کە دەکرێت لەسەر دەستی من بێت کاکە وەرم دانیشن هەموو پێکەوە دەیکەین باشە علی منەوە پرسم کە بێگومان سەرچاوی ئەم کێشانە لە پیرۆزکردنی حیزبدا یعنی حیزب مەبەستم حیزبێکی تایبەتی نیە بەڵکو هەموو پارتە سیاسەکان کە خۆیان پیرۆز دەبینن خۆیان گەورە دەبینن خۆیان بە خاوەنی ئەم پارچەی کوردستان دەبین لەوێدا دەبینین کە ئەو پێکدادانە سەرەتا پێکدادانی مێدیایی کە ئێستا بێگومان ئەگەر چەکێکی زۆریان لەدەستدا بێ و ئەگەر هەرێمێکی بەرفراوانیان لەدەستدا بێ چەکدارێکی زۆریان لەدەستدا بێت دەتوانێت ئەم پێکدادانە فکری بێتە پێکدادانی شەڕی چەکداری کە ئێوە ئاماژەتان پێکرد بۆیە لێرەدا پیرۆزی حیزب کە حیزبێک هەبێت کە چەکی لەدەستدا بێ چەندە پێویستە لە قۆناغی ئێستادا لە بەرامبەردا چەترێکی کۆمەلگای مەدەنی کە بتوانێت لە سەرووی ئەم حیزبانەوە بڕیاردەر بێ کامیان دەتوانێت وەڵام دەرەوە بێ ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بە دڵنیایی پێت دەڵم لەو ڕۆدا بەو دەسەڵات و قودرەتی مادی و هێزی ئەسکەری کامانە ئەمن بە دڵنیایی بەرەو هێزی مەدەنی دەڕۆم ئەمن بە دڵنیایی دەم هەوێ هێزی مەدەنی بە قووەتر بێت هێزی مەدەنی زۆر شتی پێ دەکرێت کە هێزی چەکداری پێی ناکرێت بەڵام ئەو بەو معنایی نییە کە ئەگەر هێزی چەکدار هەر دەبێت
میلیشا هەبێت میلیشا خەتەرناکە کاکامی دەبێ ئێمە بەرەو هێزێکی نیشتیمانی بڕۆین بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە کە جارێ ئێمە هەر قووەتمان بخەینە سەر مزاهرات رووسیانی مەدەنی هاتنە سەر جاددا چوونی بنکەکان بنکە دروستکەین بنکە لە هەموو گەڕەشێک بنکە دروستکەین لە هەموو گەڕەشێک دەبێت بنکە دروستکەین و ئەو بنکانە دەسەڵاتیان بدەینێ و بریار بدەن لەسەر خەڵکی گەڕەکەکەی زۆر باشە کاگەلی من ئەو پرسە بکەم ئێستا ئەم شەو هەر ئەم شەو بەر لەم بەرنمەیە هاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان ڕێزدار ئەمیر کەریمی ئاماژەی بە خاڵێک کرد کە سەرنجی منی ڕاکێشا ئەویش دەڵێ ئەگەر داوای دامەزراندنی دامەزراوەیەکی دموکراتیکی گەل دەکات و دەڵێ ئەگە ئەمە پێک بێت ئێمە ئامادەین هێزی پۆتەنسیێلی بڵین چەکداری بخەینە ژێر چەتری ئەم دامەزراوەیە و دەڵێ پێویستە هەموو حیزبەکانیش ئەگەر بۆی کە ئەم پێکدادانە یا بڵین هەبوونی چەک بۆ استراتیژیەکی درێژخایەن و بۆ پاراستنی کۆمەلگا و بۆ پاراستنی کۆمەلگا لە ڕۆژهەڵاتی کوردستان و کۆمەلگاکانی تر بتوانە کەڵکیەوەی دەڵێ ئێمە ئامادەین کە ئەم هێزە بخەینە ژێر چەتری ئەم دامەزراوە دموکراتیکە. دەستخۆشی لە کاگەمیری دەکەم بەڕاستی ئەوانی دیکە دەبێ وا بکەن ئەوانی دیکە دەبێ وا بکەن پێشی قسەی پرۆپوچ و قسەی زیادی بگرن ئی قسەکەرەکانیان ئی نازانت ئەولا ئەولای لە ئەنگلەکانیان فەیسبوک چوزانم سوسیال میدیا وەرن کاکە ئەوانە خشتەکە خرا دەکەن ئەتۆ جارێ پێشی خەبەری فەیک بگرە و ئەوجا ئەوەی کە کاگەمیر دەڵێ 100% دەستخۆشی لە دەکەن. باشە کاگەلی من هاوکارانم ئاگادارن کە بەشێکیان لەو دیمەنە ئامادە کردووە پێم خۆشە لەسەر ئەمە چونگەتی گرینگە و کاریگەری لەسەر ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و داهاتوو ڕۆژهەڵاتی کوردستان دەکات و لە چوارچەوەی ئەو بیرکردنەوەی ئێوەدایە کە پێشنیار دەکەی کە ئەم دامەزراوەیە هەبێت ئەم دیالۆگە هەبێت بەیەکەوە چەند دقەیەک چاو لە دیمەدە دەکەین دواتر گفتوگەکەمان بەردەوام دەبێت. فەرموو کۆمەلگای کوردی بۆ ئامادەیە کۆمەلگای کوردی لە مێژە بانگەوازیەوە دەکا کە هێزی سەرۆی حیزبی هەبێ چونکە حیزبەکان پەرتەوازن ئێمە ئێستاشی لە ناودا بێ حیزبە کوردیەکان ئامادە نابینین بۆ یەکگرتنێکی ئستراتێژی ئێستاش کە ئێستاە سیستەمی حیزبی کوردی لەوە دەگەڕێت کە خۆی حاکم بکە یعنی هەر کەس لە دەسەڵاتی حیزبی دەگەڕێت ئێمە بانگەوازی بۆ حیزبە کوردیەکان دەکەین چاو لە جیهانی دەوروبەری خۆتان بکەن نەتیجەی دەسەڵاتی حیزبی دیکتاتۆریەتە ئەو دەوێ بزانین و ئەوڕۆ کاتی ڕۆخانی دیکتاتۆریەتەکان ئیدی هیچ کەس ناتوانێت بە ناوی خەباتی نەتەوەی دیکتاتۆریەت بەسەر حیزبی کوردیدا دەسەپێنێ ممکنە هیندێک بڵێن قەیچ دەکا با کورد دیکتاتۆری هەبێ ئێمە دڵێن زۆر مشکلەیەکە هیندێک هەوڵ بدەن کە دیکتاتۆری بۆ کورد ساز بکەن کۆمەلگای کوردی دیکتاتۆریەت قبول ناکە نە دیکتاتۆری کوردی نە دیکتاتۆری غێری کوردی ئێمە دەبێت لە ئەزمموی بەشەکانی تری کوردستان بەڕاستی دەرس وەرگرین لە بەشەکانی تری کوردستان دەیانتوانی ئەزمموی زۆر سەرکەوتوتر دموکراتیک تریان هەبێ باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان ینی مەسەن لە ڕۆژاوای کوردستان هیندێک بۆ هەوڵ درراوە ئەمە ئێستاش هەوڵەکان زۆر کافی نین دەبێت زۆرتر هەوڵ بدێت لە باشووری کوردستان ئێش هەیە لە بواری ئەوەی کە سیستەمێکی فراگیرنی ئێستاش سیستەمی حیزبایەتی لێ بەڕێوە دەچێت ئێستاش زۆنە ئێستاش هێزی چەکداری حیزبیە لە کاتێکدایدی سەردەمیەوە تێپەر بوو لەو بوارەوە ئەزمموی ڕۆژاوای کوردستان باشترە فقط وەکە کوتمان ئەو ئەزممونە ممکنە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان تەواوەن نەتوانێت جێگیر بێ ئەمە وەکو ئەزمموی دموکراتی مرۆڤ دەتوانێت بەهرەی لێ وەربگرێ ئێمە بانگەوازی دەکەین بەڵێ کاگەلی ئەمە 100% دروستە دەستخۆش کاگەمیجان دەستخۆش یعنی ئێمە دەبێ وردە حیزب بینە قۆناغی دووەم حیزب کەرەسەیە حیزب ئامرازە حیزب بۆ خزمەتی میلەتە نەک بۆ کەڵەگایەتی ئەم قسەیە زۆر دروستە و ئێمە دەبێ هێژمۆنی حیزب کەم بکەینەوە و هێژمۆنی کۆمەڵانی خەڵک زیاد بکەین وەکو ئەمە یەکجار ڕێگایەکی دروستە چونکە تا ئێستا ئێمە حیزب
دایکە بابە مقدسە کوردستانە خدایە پێغەمبەرە ئەمە ئەو فەرهەنگەیە کە ئێمە زۆر بە سەقەتی حیزبایەتی هاتە ناوگەلی کورد و جوڵانەوەی خەڵکی کورد لە دوای حەربی عالەمی دووەمەوە ئەویش هەمان فەرهەنگی سانترالیزمی دموکراتیکی ستالینە کە حیزب هەموو شتێکە لە ناو حیزبدا سەرۆک هەموو شتێکە ئەمە ئەوەیە کە ئەمە ئەوڕەکانە پێی دەترینەوە ئەمە ئەوەیە کە دەڵێم ئەمن ئەگەر بۆ خۆم پێم نەکرێت با نەکرێت حیزبەکەم دەبێ بیکە یعنی ئەمە فەرهەنگێکە کە کاک ئەمیری شارێ پێکردە و دیارە تێگەیشتووە زۆر باشە کە ئەوڕۆکانە ئیتر بەکاری بێنینەوە زۆر باشە کە ئەوڕۆکانە دەرز لە ڕۆژاوای کوردستان دەزانە ڕۆژاوای کوردستان کەس باسیەوەی دەکە ئەو هەموو ئەخبارشتانە چێ سەرۆکە و چێ سەرۆک نێچە کاک مەزلومە و مەزلومە و هەواڵێکی زۆر فیداکارە و هەموومان شادمانیمان پێ هەموومان قبوڵمانە دەی باشە هەر ئەوەندە بەیانی دوو بەیانی کۆنگرە دەکەن و مەزلوم نامێنێ ئەمە باشە ئەمە باشە ئەمە ئەفڵی حیزبایەتی دەبێت ئەوە بێت کە سپینە ئێمە دیکتاتۆر بۆ خەمان دروست نەکەین کاگەبیر باسی دیکتاتۆری کرد تاکە ئەگەر ئێمە هەر دیکتاتۆر دروست دەکەین جا فەرقی چییە دیکتاتۆری پەژاکی بێ دیکتاتۆری کورد بێ دیکتاتۆری حیزبی دموکرات بێ نەخێر ئێمە دەمانهەوێ کۆمەڵانی خەڵک ڕۆشنبیری کورد دێتە سەرخەد و لەگەڵ ئەوەی پێکەوە ئەو کاروانە بەرینە منزڵ پێکەوە ئەو کاروانی ڕێنسانسە کە دەبێ بیکەین حیاتی ڕێنسانس بۆ ئێمە ئەو ڕێنسانسە کە بەرەو دموکراتیکمان دەبا بەرەو دموکراسیمان دەبێ حیاتی ئەو ڕەکانە بۆ ئێمە و ئێستا ئیتفاقەت دەبێ هێلکەی دووزەردێنەمان بۆ دەرچووە کەوە خەریکە ئێران ئەو ڕژیمە سەرکوتگەرە ئەو ڕژیمە تاریکە ئەوە لە ناو دەچێت ئێمە گەرویەکمان بۆ دەکرێتەوە فەزایەک دەکرێتەوە کە دەتوانین هەناسە بدەین لەو هەناسەیدا ئێمە دەبێت گەورەترین استفادە بکەین ئەو قەزیە دەبێت بکۆزینەوە و ئەو قەزیە دەبێت بکەینە ئەوە کە بەرەو ئەوە بڕۆین میلەتی کورد حیزبایەتی کورد بەرەو ئەوە بڕاکە چی دیکە ڕێگای ستالین و ڕێگاکانی کۆنتر تەجربە نەکەینەوە ئەوە تەجربەکەینەوە کە خۆشی بۆ میلەتەکە دێنێ والله بالله وتەڵای چۆنتان باوەڕ پێ بکە باوەڕم پێ بکرد ئەوەی کە ئەو ڕۆکانە میلەت دەی هەوێ ئەوە نییە کە حیزبەکانی ئەو ڕۆکان لە کوردستان دەیان هەوێت هەر زەمین و ئاسمانی فەرقە زەمین و ئاسمان بۆیە من هیوادارم زۆر بەزوویی هەتا سەرم ئاونەی بردووە هەتا کونە درەنگ نەبوو دێن لە دەوری یەک دابریشین ئیتحادێک دروستکەین بەرەیەک دروستکەین کۆمیتەیەک دروستکەین کە پێکەوە ئەو شۆڕشە بەرەو مەنزڵ بەرین ئەو شۆڕشە بەرەو بەرین و ئەمن پێم وابێ حیزبەکانی کورد ئێرانێ پێیان دەکرێت چونکە تەجربەی دوێنێ ژینامان هەیە ئەتو بزانە کە وەختی لە ژینایدا یەکیان کرد چۆن خەڵک بە قسەی کردن یان لە مەسەلەی فەرزادی کەمانگەردا ئەم بۆ خۆم لەوێ بووم لە سلێمانی بووم چۆن خەڵک بەرەو پیرمانەوە هات ئەمن پێم وابێ کە ئەو ڕۆکانەش دەتوانین ئەینی هێژمۆنی ژینای دروستکەینەوە بە شێوەیەکی دیکە بە نوعێکی دیکە ئەجەندایەکی دیکە ئەجەندای ئەو جارەمان لە مەحسا و لە ژینای زۆر گەورەترە ئەجەندای ئەو جارەمان دەبێت ڕزگاری یەکجارەکی میلەتی کورد بێت ڕزگاریەک بێت کە ئێمە بتوانین لە نێو ئەو مۆزاییکە گەورەی ئێرانێکە دەیان نەوتەوەی تێدایە و هەمووشی دوژمنی کوردە بەشی زۆری سپەیە بتوانین سەرمان بێکڵاو نەبێت ئەگەر ئەمن بۆ خۆم نەجوڵەم بەخوا لە تارانە ڕەحمم پێ ناکەن ناڵێن ئەی هاوار کوردەکان زۆریان زەحمەت کێشا کوردەکان زۆریان ئیعدام دیت کوردەکان زۆریان شەڕ دیت با ئەوان فەرامۆژ نەکەین ئەوانەوەی ناڵێن با دڵنیات دەکەم ئێمە خۆمان دەبێت وەک چۆن باشووری کوردستان لە مەسەلەی ئایەنسیدا بۆ خۆی هیچوەکو مامزەلالی دەینەڕاند بود ئەوەی دەکرد و خەریتەی کوردستانی بە عەرجەداردا لە مەجلیسی حوکم ئێمە دەبێت خۆمان بیت دەنا ئەگەر ئەوە نەبیت بەخوا زەرەرت بەڵێ من سوپاس دەکەم کاک عەلی کەریمی شرۆڤەکاری سیاسی بۆ بەشداربوونت لە بەرنامەکەدا بێگومان ئێمە بەردەوام دەبین وەک ئارێن تیڤی سەبارەت بە ئەم شەڕێکی ئێستا